سڵاوتان لێبێ بەڕێزان و ئەم کاتتان باش جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک دادوەرەکانی هەرێمی کوردستان لە نێوان کاریگەری حەزب و سربەخۆبووندا ئەمە تەوری ئەمڕۆی بەنامەکەتانە دەتوانن قسەی لەسەر کەنەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناونیشانی facebook.com/نالیەتی دەتوان ڕاوتێبین سنجەکانی خۆتان لێرن. بەڵێ بەڕێزان ئەمڕۆ لە بەیاننامەیەکدا کەوێنێکی نێدراوە بۆ NRT تۆڕی بەرگری لە ماف و ئازادیەکانی خەڵک دادگاکانی کوردستان بە حەزبی ناودەبات و بە توندی ڕخنە ئاراستەی ڕەوشی دادوەری کوردستان دەکات و بە وەفاداری پارتی و یەکێتیان دەزانێت هەروەها پێی وایە لەژێر فەرمانی ئەو دوو حەزبەدایە. دیارە تۆڕی بەرگری لە ماف و ئازادیەکانی خەڵک ئاماژەی بۆش داوە کە دادگا بەرامبەر تاوانبارانی حەزبی بێدەنگە کە بە ڕۆژی ڕووناک دەستیان سوورە لە خوێنی خەڵکدا هاوکات لە بری تاوانباران و گەندەڵان کەسانی ئازادی خواز ڕاپێکی دادگاکان دەکرێن بەپێی بەیاننامەکە. هەروەها بەیاننامەکە پێی وایە کە ئێستا لە کوردستاندا تاوانباران ئازاد دەکرێن و خەڵات دەکرێن لە بەرامبەریشدا ئازادی دادگایی دەکرێت و بەم شێوەیە دەقی بەیاننامەکە وا نووسراوە بە ناونیشانی دادگاکانی کوردستان شوێنی دادگاییکردنی ئازادین دادگای وەها دەبێت دابخرێت. ئەمە ئەو بەیاننامەیە بوو کە ئەمڕۆ تۆڕی بەرگری لە ماف و ئازادیەکانی خەڵک بڵاویان کردوێتەوە و نێردراوە بۆ سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن. بەڕێزان ئێوە دەتوانن قسە لەسەر ئەم تەورە بکەن، هەروەها وەک باسمان کرد لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک دەتوانن ڕاوتی بن و سەرنجەکانتان بنێرن. دادوەرەکانی نێوان کاریگەری حەزب و بە حەزبی بوونیاندا هەر دەبینین ڕخنەیەک ئەمە لە دادوەرەکان دەگیرێت کە زۆر جار لە بڕیارەکانیاندا لایەنی حەزبی کاریگەری هەیە بەسەریانەوە هەندێک دەڵێن نەخێر سربەخۆیی دادگاکان چەسپاوە لە هەرێمی کوردستاندا وەتوانراوە بە شێوەیەکی سربەخۆ ئەو کەسانی کە تاوانبارن لە دادگاکاندا دادگایی بکرێن. بەڵێ یەکەم پەیوەندیمان مستەفا لە دوهۆکەوە. سڵاو لێبێ کاک مستەفا، فەرموو. مرحبا کاک. مرحبا کاک مستەفا، فەرموو. باشی برا. زۆر سپاس دەکەم. بەڵێ. برا نسبەت دادوەر سربەخۆیە بەسەر چه حەزب بەنینە ئەوە گاڵتەی ئۆپۆسیۆنن، ئەوە ئۆپۆسیۆنە فاوزە دەکەن و ئەو ئینسانی مجرم بی نایەتە بەردام، بەس ئەوە ئۆپۆسیۆنن وان فاوزا وانەوێجا دەکەن. بەڵێ پێت وایە ئۆپۆسیۆن ئەم بابەتی ورژاندووە کە دادوەرەکان سربەخۆنین کاک مستەفا؟ وانینە تشتێ تێتە گوتن دادوار سربەخۆیە، محکەمە سربەخۆیە، ئەوە تشتی فاوزەی گۆرانە، ئەوە گۆران و ئێگرت و کۆمەڵن ئەوان فاوزا دەکەن. بەڵێ سپاس بۆ کاک مستەفا. لە دوهۆک محەممەد لە هەولێرەوە، فەرموو کاک محەممەد. کاک محەممەد لە هەولێر. بەڵێ پەیوەندەکەی پشراوە. ئیلهام لە سێ سادقەوە. ئەم کاتێک باش چاکشوان. زۆر سپاس ئیلهام خان، فەرموو. من تەوارەکەت قسە ناکەم، من لە پرسیارێکی تر قسە دەکەم. من دەرچوومە بۆ ئەگەر بکرێت بە کورتی. بەڵێ دەرچوومە بۆ پۆلی حەوت، بەڵام ئێستا لە هیچ مەکتەبێ وەرمان ناگرن. ئەمە چەند ڕۆژەکە مەکتەب کراوەتەوە بە هەفتە دانمانەکەم ئەچینەوە بۆ قوتابخانە، بەس بەڵام وەرمان ناگرن. ئەم هەفتەیە شەمە وەرمان نەگرن، دەستەکەین بە مزارە. داوامان لە وەڕەبەرایەتی فەردی هەیە، هەتا زۆر وەرمان گرن، وەرمان نەگرن ئێمە بخۆمان مزارەیە. بۆ پەیوەندیەکە کە وەرم دێت خواهەبی. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. عەلی لە دهۆکەوە، فەرموو کاک عەلی. چۆنی بەڕێز. زۆر سپاس کاک عەلی. بەڵێ نسبەت بەرنامەوە ئەف حرسی حزبێت معارەزە فەوزێتکەن ئەیدێتکەن وان بەلبەلاتکەن کوردستانێ وەکی دیژە چه حکومەت تعدایل خەلکینە کە حکومەتەکە عەدالەتە و ئەم گەڵ ڕازنێ بە حکومەتێ وان دادوەرە و vê وان محکەمە و وان ئەیدە خرا ئەما و فەوزێتکەن ڕامنە سەر خۆ vê فەوزێتکەن vê بەربەلێتکەن کەس دیوۆنەکەتە. بەڵێ زۆر سۆپاس. سپاس بۆ کاک عەلی لە دهۆکەوە. زێباری لە ئاکرێ. ببوورە کاک زێباری بەباشی گوێمانە دەگەن نییە. بەڵێ بەڵێ کاک زێباری تایبەتە بە دادوەرەکانی هەرێمی کوردستان لە نێوان کاریگەری حزب و سربەخۆبوونیاندا لە بڕیارەکان یاخود لە حکومەکانیاندا. بەڵێ کەواتە ئەگەر بکرێ بە کورتی کاک زێباری، فەرموو. خۆدێ خۆش شو ناگەر بکرێتەن
وەکی قوتۆبیت ئۆمۆدەی وەکی کو گوندێکی چند بوو سەر گوندێکی بیۆن گوندێکی چند بوو نوحیەکێ وەکی دیۆرە پێشتۆ بە دەبەرە بۆرزۆن ئەمی بینی پۆری بوتێتە دۆبینکردن سێوەرێت حکومەتی سۆرە بگیریتن وەکی دەبەرە نەهلات بە تایبەتی ئۆمۆدایەوە بۆ مشمشێ ئەم ئاسکەین حکومەت جۆرە خۆکردێ وەکی وی لۆژی بوومەژی پۆرەی دۆبینکردن یۆ سۆرە بوومە بگریتن ئەمژی ئاسکەین بوومەژی بوومە پۆرەی دۆبینکردن وەکی هەمیۆ ئەنجی گوندێکی بۆ گوندێکی دیچی خوندن مەژی ڕاستێ گێتی ڕاستێ پێنجی زەرانشی دەین هەمی چیز خۆ دەینانجی ئاپی حکومەت تۆریکۆریە قوتۆبیۆ بکات بەڵێ سپاس بۆ کاک زێباری لە ئاکرێەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەڕێزان کاروان کەرکووکی دەڵێت ئەوەندەی باسی سیاست دەکەن باسی پەروەردەی منداڵانی کورد بکەن باشتر نییە هەروەها فریاد نانیا دەڵێت بۆچی مەعاشی پێشمەرگەی یەکێتی وەک ئەوەی پارتی نییە ئەم جیاوازیە بۆ بەرنمەیەک بۆ ئەم بابەتە دابنێن هاوڕێ شوشە دەڵێت هەر کات دادوەری سربەخۆ بوو ئەو کاتکێشەکان کەم دەبنەوە دنیایەکی باشتر بۆ هەمووان بنیاد دەرێت بەڵام دادوەر کام دادوەر و کام یاسا ئەو یاسایی کە حکمی ئیسلام تەطبیق دەکات ئەوە دەڵێت ئەوە ناتوانێت دادوەرێکی ئینسانی بێت دەبێت دادوەرەکان بە شێوەیەکی ئینسانی کار بکات و مافەکانی هەمووان بە یەک ڕیز بند بێت. بەڵێ محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد بەڕێزم بۆ تەوەرەکەی ئیمڕۆتان بەڵێ کاک محەممەد تەوەرێکی باشتان هەبژە دەست خۆشتان لێکەم زۆر سپاس دەکەین بەڵام وا بە بۆچوونی من دادگاکان لە هەرێمی کوردستان لە مێژە سەر بخۆن و کاری حیزبیان هیچیان نەماوە بەڵام زۆر بەداخەوە هەندێک لە کەناڵەکان یان لە ڕاگەیاندنەکان نازانم ئەنێ کۆمەڵی شت بوروژێنن کە بەڕاستی ماوەیەکە خەریکە کوردستان ئارامێک بەخۆی ئەبینێتەوە بۆ ئەوەی کە کۆمەڵی لاوی کورد بە جارێکی تر خوێنەکانیان بڕژێت و بێنەوە سەر جادە و ئەم لا وەزی کوردستان تێکچێ کۆمەڵی شت ئەوروژێنن کە بەڕاستی ئەمە حەق نییە وابێت یعنی پێت وایە کاک محەممەد کەواتە ڕەخنەکان لەکوێوە سەرچاویان گرتووە لە ڕووداوەکانی سەر شەقامەکان کە دەبینین باس لەو دەکرێت کە دادگاکان نەیانتوانیوە ڕۆڵی سربەخۆی خۆیان بگەڕنیان لە ئۆپۆسیۆن زیاتر وەک کاک مستەفا لە دوهۆکۆ دەڵێت ئۆپۆسیۆن ئەم بابەتی وروژاندووە بەڵێ زیاتر لە کەناڵەکانی ئۆپۆسیۆنەوە یعنی شتێکی زۆر زۆر بچووک زۆر گەورە ئەکرێ بەڵام کەواتە ئەم پرسیارە دیارە پرسیاری ئێمە نیە زۆر ئەم پرسیارە دووبارە بۆتەوە بۆ دەوترێت مامەڵەی دادگاکان لەگەڵ ڕووداوەکاندا مامەڵەیەکی حزبیانەیە نەک یاساییانە آخر بەڕێزم ئەگەر یارمەتیم بێ ئەوە بۆ چوون و بینینەکانە ناڵام ئەو کەناڵانی ئێوە ئەو لایەنەی ئەبین لایەنەکانی تری ئەگەر لە سەدا یەک وا بێ بەڵام لە سەدا نەوەتونەکەی تر نابینن ئێوە تەنها ئەو سەدایەکە ئەبین و تەنها کاک محەممەد ئێمە بەو شێوێ نابین ئەمە پرسیارێکە دەیکەم کە هەیە و لە واقعدا لەم بەیاننامەی ئەمڕۆ کە خوێنمانەوە نووسراوە ئێمە پرسیارێ دەکەین کە هەیە جەنابەت ڕایەکت هەیە کەسێکی تر لەوچی ئەو ڕای هەبێ ئێمە تەنها ڕاکانی ئێوە دەخێنە ڕوو من ڕای خۆشم تێکەڵ نەکردو بە بۆچوونەکانی ئێوە تەنیا پرسیارەکان دەخەمە ڕوو بۆ ئەوەی ڕای بەرامبەریش بزانی کە چییە بەرامبەر بە ڕاکەی تۆ بەڵێ مەبەستەکەمان ئەوەیە بەڵێ ڕاستەفەین بەڵام ئەو کەسانی کە بەیاننامەکەشان دەرگوتووە سەر بچن بەڵێ 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 کاک محەممەد بەڵێ ئەوانەی کە بەیاننامەکان دەرکردووە ئایا سەربەت دەسەڵاتن دژی دەسەڵاتن یان لەکوێ شتەکان هێناوە بەڵێ ئەو بەیاننامەیە بە ناوی تۆڕی بەرگری لە ماف و ئازادەکانی خەڵکە و ئەو پرسیارانەش کە کردم پرسیارێکە کە هەمیشەوە خۆتەڵی لە ڕاگەیاندنەکانەوە باز دەکرێت کەواتە دەتوانین بڵێن شتێکە لە واقعدانیە وەک قسەکەی جەنابەت ناخێریە لە واقعدا بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی سەرتیب لە چەمسەماڵەوە فەرموو کاک سەرتیب ئەم کاتە باش برای گەورم زۆر سپاس کاک سەرتی فەرموو کاکە شوان تخوا قەوزێکم بەرێ تێبینیەکم هەیە تەوەری دوێنێمان لەسەر گەڕانەوەی هەواڵ بەڕێز مامجلال بوو چارەسەری کێشەکان لەگەڵ بەغدا من لەسەر ئەو پرسە قسەم کرد وتم چارەسەر تەنها گەڕانەوە بۆ دەستورە بەبێت دەستور هیچ کەسێک ناتوانێت چارەسەری کێشەکان بکات بەڵام زۆر بەداخەوە دۆستی ناوێک لە دۆکەوە تعلیقی لەسەر قسەکان من هەبوو گوایە من ئینسانێکی مەسلحچیم ئەبێ من مەسلحەتەکەی من لە کوردستانە چی بێت کام بنزینخانە کام باغە زەیتون کام مەعمەل چیمەنتۆ کام پێشانگای ئۆتۆمبیل کام وتێلی 5 ئەستێرە کام زەوی وزار ئەم وڵاتە تەنانەت تا ئێستا کێشین لە چەمچەماڵ خاوەن 1 مەتر زەوی نیم لەبەر ئەوەی ماڵساوچی و سفرەچی و خاولی بەدەست نیم ئەمەیە مەسلحەتەکەی من برای بەڕێزم ئەو کار دۆستیە کە لە ناویشی دۆستی نەبوو لە دووە شۆ تەلەفۆنی نەکرد
کاک سەتی بەڵە با وەڵامی یەکتر نەدێنەوە جەنابەت وەڵامی ئەو دایەوە سپاس بۆ پەیوەندەکەت هێرۆ لە هەولێرەوە هێرۆ لە هەولێر الو كاتبه زۆر سپاس ببورن هێدۆ لە هەولێرۆ نەک هێرۆ فەرموو کاک هێدۆ كاكا بالنسبه له توري جنابك بەڵێ کاک هێدۆ بالنسبه لي عمل دور داعي يعني حتى انسان نبدي كحاكمه تهديد كده حتى انسان نبدي كمحاكمه تهديد كده دباش او كان دليل مساله او مساله كاريجري اسبوع سببه كان باش حتى شين اواني كدرين والله مساله تهديد كدني حاكم يعني سرب خوبوني حاكم بەڵێ شين اوانا شين يعني شين يعني بس اما بعد بس اللي خدش دابينين خلصاني او داكينوا باقصي مصلحات بكين يعني هركسوا له خو بريم الله عمل هو نابي كاتشبن يعني هركسوا له خو بريم الله عمل هو بەڵە سپاس بۆ کاک هێدۆ لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە حەسەنمان لەگەڵدایە فەرموو کاک حەسەن او قاتل واس كاك شوات زۆر سپاس کاک حەسەن فەرموو والله امن دادگاه لدست زكان ده چونکە لەبەر ئەگەر وابە تەقەکەرەکانی عەبدول شوباتیان دەنگیرە کردیان لە دادگا بەڵام ئەلو گوێمان لێتە کاک حەسەن بەڵە بەردەوام بە گوێمان لێتە والله نازاوە زبانە بۆ وا دەکەم بەخۆی کوردستانیان خۆشتە ئەوڕۆ دیتم لە ئەوەی کاتێک بیرمارەچی سەردانی تاڵبانی کرد بەس عەدەمی عێراق لە پشت ئەوە تاڵبانی بوو عەدەمی کوردستانی هێنە بوون ئەوانە کوردیان خۆشتی ئەوانە کاک حەسەن دوو کەس لەو کەسانی کە پەیوەندیان کرد باس لەوە دەکەن کە ڕاگەیەندەکان و دەڵێن بە تایبەتی ئۆپۆزیسیۆن ئەم بابەتی ورژاندووە ئەگینا بۆ شێوێنیە و دەڵێت ئەوانن کە ورژاندویانە ئەمە بۆ چوونی دوو کەسە جەنابەت پێت وایە ئەمە بەڵێ نەخێوانێ ئەوانە لەوانێ لایەنگری حزبەکانیان بن لەوانێ حزبەکانیان بن بەڵێ والله ئەو نازانم حکومەتەوە یاریدا وەرە ساتە لە شەوی نێوە ساتە تەلەڤیزۆن گوتی مژدەیەک تا پێشەوەکە نازانم ئەو مژدەیە پێداتە ساڕۆر ئەو مژدەیەکە بەڵە سپاس بۆ کاک حەسەن لە هەولێرەوە شکری دۆسکی دەڵێت بێتفیە دادورن هەرێمی لە دەمێک کێشاندا بێ لایەنێکی بەکاربێن وە سەربەخۆ بێت و دەبێت یاسا سەروەر بێتەوەها تەنیا کەفری دەڵێت سڵاو بەڕاستی لە کوردستان شتێک نییە بە ناوی دادوەرەوە چونکە من دەمەوێت لێرە شتێک بڵێم لە 2010دا کەسێک تەقەی لە براکەم کرد بەڵام تاکو ئێستا بانگ نەکراوە بۆیە من دەڵێم دادگا بەس بۆ فەقیر و هەژارانە شاد ئەزبەنی دەڵێت سربەخۆیی چی باسی ئەوەیان مەکەن چونکە ئەمە مەملەکەتی دیکتاتۆریە و دەڵێت لەبەر ئەوەی لێرە تەنها بازرگان و ئاغاکان کار بەدەستن ئەوەی کاری پێناکرێت سربەخۆییە شوان لە ئاربەتەوە فەرموو کاک شوان زۆر سپاس کاک شوان فەرموو زۆر سپاس دەکەم باز بۆ تەوەرەکەتان سنەیوادانمان سەرکەوتوو بن لە بەرنامەکانتانە زۆر سپاس دەکەم ڕاو بۆ چۆنی خۆم هەندێ لەو برادرانە کەوتیان گوایە ئۆپۆزیسیۆنەوە ئەمانە من ئەڵێم بە بێچەوانەوە ئیمڕۆ خەڵک چاوی کردوتەوە ئەنجا بڕوان پێ بکە 1000 تەوەری ئاواز لەوە ناچێت و دێبێ هیچ یەکیان من وەکو شخصی خۆم هیچ باوەڕم بە هیچ دانیشتێک نەماوە چونکە حتا کوردستان لێو ئەم دوو حیزبە لەسەر تەخت بن بانێکە و دوو هەوایە لەگەر ڕێزماوە بەڵام کاک شوان کەواتە زۆر جار دادوەرەکان خۆیان لە بەیاننامەکاندا بە تایبەتی لە ڕووداوەکاندا باس لەوە دەکەن کە تەداخلی زۆر هەیە لەلایەن هاوڵاتیان و ڕاگەیاندەکان لە کاری دادگاکان و دەڵێن هەندێک ڕووداو هەیە هەندێک کەیس هەیە کەیسێکی یاساییە دەبێت دادگایەک لای بکاتەوە نەک ڕاگەیاندن لە خۆیەوە تەداخلێکی بکات ئەم بۆ چونەت پێچوانە والله ئەو بۆ چونە لەوانەیە هەندێک کەس پێویست لە بەرژەوەندی خۆی وابێ کۆ برادرانە کە ئەینەن بەسەر ئەوە لەوانەیەکێک لەوانە بێ کە مامی 6 ملیۆن و 7 ملیۆن وەرەگریت ناکرێت چێکی وەکو من ئەتوانم بڵێم کە نە ئۆپۆزیسیۆنە نەخەڵ بەس خەڵک خۆی چاوی کردوێتەوە کاک سواتیان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک شوان لە ئاربەتەوە لە سەرۆڵی کۆمەڵایەتی فەیسبوک کارزان عەلی دەڵێت دادوەری و دادگا لە هەرێمدا بوونی نییە چونکە هەمویان بەدەستی پارتە سیاسیەکان بەڕێوە دەچن قەت نەمان بینی بەرپرسەکان کە هەر یەکەیان بە سەدان تاوانیان کردووە ڕۆژێک بچنە بەردەم دادگا پێم وایە قسەکردن لەسەریشی شتێکی بێمانایە هۆشنگ برادۆستی دەڵێت تا ئێستا حزب کاریگەری تەواوی هەیە بەسەر دادگاکانی هەرێمدا ئەمەش لە ئەنجامی دوو ئیدارەیە کە دروست بووە لەم هەرێمەدا بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە
پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە بەڵە هەر لە سەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کاندیش حەما دەڵێت بەڕوونی دیارە دادوەرەکانی هەرێم سەربەخۆ نین و سەر بە حزبن و کاریش یاخود ئیشیش بۆ حزب دەکەن و نمونەشمان زۆر زۆرە ئەحمەد خان چەربوتی دەڵێت تەنها دەستخۆشی لە کەناڵەکەتان دەکەن بە هیوای سەرکەوتن بۆ NRT زۆر سپاسی دەکەین لوقمانمان لەگەڵدایە سڵاو لێ بێ کاک لوقمان فەرموو الو کاک شلون کاتت باش زۆر سپاس کاک لوقمان فەرموو برای گەورە کاکە بەنسبەت دەستکاری حزب لەناو دەستگای حکوومەت بەڵێ برا ئەوە هەر لە بیداەتی و ئەگەر بچێزێشی ئەگەر دەسەڵاتت نەبی کەسێک نەناسی هەر هەمووی گەندەڵیە بەڵێ هەر هەمووی گەندەڵیە بەخوای بچێ دایرەشی ئەگەر کەسەشی نەناسی هەرازبی قبرەشێری لە خۆ بچێ ناوێ هیواداری ئەو حزبانە واز لەو حکوومەتەی بینن واز لەو دەستکاری هیچ دایرەشی حکومی نەکەن کەواتە کاک لوقمان ڕۆڵی دادگاکان ڕۆڵی دادوەرەکان چی بووە لەم بوارەی کە باسی دەکەی کە گەندەڵیە لە دامە دەستگا حکوومیەکاندا بەخوای داچوونی کاکە داچوونی والله هێک عەدالەتی یعنی هیچ عەدالەتیش تێدا نییە هیچ عەدالەتێک ئەوی خۆ لە حەق لا نەدا ئەگەر ئەوەی حزبی لەسەبی ئەگەر ئەحدامیشی لەسەبی بەدەچ حزبی لەسەبی ڕاست دێتە خوارەیە لەولەش بەڵە سپاس بۆ کاک لوقمان لە سۆرانەوە باوکی لینا لە سلێمانیەوە فەرموو باوکی لینا هەموو کاتێکت باوکی لینا فەرموو من حەزێک شتێکتان پێ بڵێم من رەخنەیەک لە NRT هەیە بەڵە فەرموو ئەوە رەخنەی کەس قبول نەکرد یعنی حکمی ئێستا من باوکی لینا ئەگەر شوێنەکەت بگۆڕی بۆی بەباشی گوێمان لە رەخنەکەت بێ بەڵێ بەڵێ باوکی لینا باوکی لینا دەنگت ئەبچڕێت بۆ ئەوی بەباشی گوێمان لە رەخنەکەت بێگە شوێنەکەت بگۆڕی سپاس بۆ باوکی لینا لە سلێمانیەوە کاروان لە سلێمانی کاکاروان لە سلێمانی زۆر سپاس کاکاروان فەرموو زۆر سپاس دەکەم دەستخۆشیە بەرامەڵ یەکەم هیوادارم هەر ئەوە بەردەوام دەستکەوتن لە میشانتان زۆر سپاس دەکەم کاکاروان وڵا ئەگەر من بەنسبەت ئەوەی کە دەستی حیزب لە دادگا هەیە هەندێک پێی وایە دەسەڵات هەندێک معارضەتی وایە دەسەڵاتیشی واگە بەڵام من پێم وایە دەسەڵاتیش و معارضەش لەم میشا دەستیان هەیە بۆ نمونە سێخەی کۆمەڵی خەڵک لە کاک نەوشیوانە خەڵکیان کوشتووە تاوانبارە یعنی ئەو داڵدەیاوە لەکێتی هەمان شت پارتی هەمان شت حیزبە ئیسلامیەکان هەمان شت کەواتە ئەمە کێشەی مەسەلا دوو حیزب نییە کێشەی پارتی نییە کێشەی کێتی نییە بە عامەوە بۆتە دێوەزمەی لەناو ئێمە کەواتە دادگاکان نەیانتوانیوە ئەو کەیسانە یەکلایی بکەنەوە پێت وایە بەتاکید وایە چونکە من پێم وایە لەناو محکەمەی سلێمانیە کۆمەڵە خەڵکی معارەزەیە بەڵێ ئێستا بۆ نمونە وەرەبانی معارەزە خۆپیشاندانیەکانی دەرەکانیان دەرەوە دادوەرەکانیان دەرەوە پارێزەرەکانیان دەرەوە کەواتە ئەمانش پێغەیەکی بەخوەتیان هێرە ناو دادگاکانە ئەوەی سەربەلانی معارەزەیە پشتگیری دەکەن لە دادگاکانە دەسەڵات بۆ نمونە خەڵکی تاوانباری هەیە تاوانبارەکان ئەشارنەوە بەڵێ یعنی من لەوە نەوەتەکە دادگا هەبێت ئەم کەناڵەکانی یەکگرت و کۆمەڵەکە زاگرۆزیش هەولێریش یعنی فەقیر وەژات بشار نان بەو شێوەیە نابوتیانەکە لە بەساری خەڵکی پارەیان ئێنیە وەکو سوال وایە من نەخۆشە من پێویست ناکات تۆ پارەم بەیتێ خەڵک خێرم پێ بکە با ئەندام پەرلەمانەکانی معارەزە لە ڕاست دەکەن بەڵێ کاکەروان سپاس با دۆسێ بکەنەوە لەسەر ئەو شانەکەکە با فەڵگانە خەڵک خێرم پێ نەکا بەڵێ زۆر سپاس بۆ کاکاروان لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت نیازمان لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو
بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شاد ئەزبانی دەڵێت سربەخۆیی چی باسی ئەوەیان مەکەن چونکە ئەمە مەملەکەتی دیکتاتۆریە لەبەر ئەوەی لێرە تەنها بازرگان و ئاغاکان کاربەدەستن و ئەوەی کاری پێ ناکرێت سربەخۆیە مەبەستی سربەخۆییە. بەڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە بەناز لە سلێمانیەوە فەرموو بەنازخان. ئەم کاتە باش کاکشوان زۆر سپاس بەنازخان. زۆر سپاس و بۆ بەرنامەکەتان و دەستخۆشیتان. زۆر سپاس بۆ تۆش. زۆر سپاس دەکەین. کاکشوان بەنسبەت دادوەرەکان و کاری دادگاکان لە سلێمانیا من کوڕی خۆم و زۆربەی ئەوانش کە گوێم لێ بۆ بەڕاستی دادوەرەکانمان زیا لە حەد هیلاکن. یعنی من وەکو شخصی خۆم کە لە دادگایە ئاگام لە دادوەرەکانە ئەو ئیشانەی دادوەرەکانێکن بەڕاستی یعنی ناکرێت چاوپۆشی لێ بکرێت. لەوانەیە لەم لاولاو چەند دادوەرێک کە بە پەنجەی دەژمێرێن کاری حیزبی تەسیری تێکردبێتن، بەڵام یعنی ناکرێت بەوەی یەکێکەوە یا دوانەوە ناوی هەموو دادوەرەکان وەکو یەک ببرێت. بەڕاستی دادوەرمان هەیە یعنی زۆر بەجددی و زۆر بێلایەنە کارەکە. ئەوشی کە بتوانێت و کە کردبێتی بڕواناکەم درێخی تاکرابێت و داش لە بەڕێزاناکەم کە زۆر بە گەشتبینانە و سەیری دادوەرەکان بکەن، سەیری دادگاکان بکەن. ئەگەر ڕۆڵی دادگاکان نەبێ لە سلێمانیا بەڕاستی بە ڕۆژانە هەمومانەی بیستین کە چەندێک ڕوودا لەم شارەیە ڕوئەیە، کە چەندێک خراپە لەم شارەیە ڕوئەیە و هەمووی لە ڕێی دادوەرەکانەوە ئەم کارانە حلە بێت و ئیشی باش زۆر کراوە بەڕاستی ناکرێت چاپۆشی لێ بکرێت. و هەر ئەوەنەم هەبوو ڕێز و سڵام هەیە بۆ بەرنامەکەتان و دووبارە سپاس. زۆر سپاس بۆ بەنازخان لە سلێمانیەوە. زێباری لە دهۆک فەرموو کاک زێباری. ئەلۆ بەڵێ کاک زێباری گوێمان لێتە. ئەلۆ زۆر سپاس کاک زێباری. بەڵێ بەداخەوە پەیوەندەکەی پشتراگە بتوانێت پەیوەندی کاتەوە. محەممەد لە سلێمانیەوە فەرموو کاک محەممەد. کاکیجانم کاتتان باش. زۆر سپاس کاک محەممەد. دەستخۆشی بەردامەکەتان لێگەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی من داوا لە هەموو لایەنەکانەکەم نەک بە زیاد بڵێ حیزبی دەسەڵات و ئۆبوسیۆن هەردوو لایەن بەیەک و هاوبەش بن بۆ ئەوەی دادگاکان سەربەخۆ بن. تێگەشتیت دەربیە و برادەرەوتی دەستی هەردوو لایەنی تایە، هەردوو لایەن خەتایان هەیە لەم ئیشە. تێگەشتیت بۆ نمونە تا ئێستا هیچ کەسێک حەزەکەم بە ئێوەش کەناڵەکە ئێوەش کە ئەمە ئەکەن جارێکیش بەرنامەکانتان ئێوارەیەکیان لەسەر ئۆبسیۆندانن زان خەڵک ڕێی چۆنە بەرامبەر بە ئۆبسیۆن بەرنامەکانتان لەسەر ئۆبسیۆن دەبزانە خەڵک ڕازیە لەیان ناڕازیە. ڕاستە هەردوو لایەن خەڵکیان هەیە بۆ خۆیان، هەردوو لایەن ئەتوانم بڵێم جەماوەرێکی باشیان هەیە. تێگەشتیت بەس هیوادارم بەرنامەکانتان باشتر و جوانتر و سەیوای سەرکەوتوتان بۆ خوازم. زۆر سپاس کاک یەکەم بۆ بەرنامە جوانە و من هیچم نییە زۆر سپاسانە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. سۆران لە سلێمانیەوە فەرموو کاک سۆران. کاک سۆران لە سلێمانیەوە. ئەم کاتەوە باش کاکشوان. زۆر سپاس کاک سۆران فەرموو. سپاس دەستخۆشیت دەکەم. زۆر سپاس کاک سۆران. بەو تەوەرەی بەڕێستەوانێ ئاشکرایە ئێمە لە کوردستانە ئەبینین کە دادگاکان چۆن لەگەڵ خەڵکە خۆزگە تەمەنای ئەومانە کرد کە وەکو هەموو وڵاتانی کە عەدالەت هەبووە لە وڵاتی ئێمەشە تەنانەت ئێمە شتەکان زۆر بەزاقی ئەبینین. هیچ ئەوە نییە بڵێ وڵای ئێمە بیشارینەوە دەسەڵات خۆیان لە ئێمە باشترە زانن کە پێشێرکاری هەیە. بۆ نمونە ئێستا تەقەکەرەکانی حەوێشت و باز خوا مەسیریان بە چی گەشت هەمویان بڕۆ لە ناو دادگاکانە فایلیان هەیە و ئەمر قەبزیان هەیە وەرەزانم چیان کرد تا ئێستا بۆ ئەو خەڵکە ئیسپاتیان نەکرد کە بالفعل دادگا سەروەرە یا سەروەریە فەرموو کەناڵە بەڕێزەکەی ئێوە سووتێنرا خوا دادگا حەقی ئەوەی لەکوێ وەرگرت. ئێمە ئەوانە هەمووی ئەبینین ئێمە نامانوێت بڵێن وڵات نەقد بگرین ئێمە تەمەناکی کە خۆزگە ئێمەش وەکو هەموو وڵاتانی پێشکەوتوو یاسا سەروەر بێ و هەموو کەسێک هەست حدودی خۆی بزانێ بۆی وڵاتێکی خۆشەویست و ئازادمان هەبێت. ئێمە تەمەنایەوە ئاکەین. ئێمە خۆزگە نازانم دەسەڵاتداران کە مداخەلات لە لایەنگرانی دەسەڵات وازانن ئەمانە یا خارجی ئەوانن یا لە ئۆپۆزیسیۆنن بەداخەوە یعنی ئەوە نابێ وا بیکەنەوە با بە مەنطیقانە و بە عەقڵانە بیکەنەوە کە ئەمە خزمەتی هەموو مرۆڤایەتیەکە بە تایبەتی لە کوردستانە ئێمە کەوە تا بۆ 20 ساڵ 21 ساڵە
وا خۆمان داواکەین کە حەلەساس ئازادیمانەیە بەس ئازادیەکە ئێمە خەڵکەکە درستی کردووە بەڕاستی ئێمە ناڵێن ئەوان درستیان کردووە ڕاستە ئەوان حیمایان کردووە شتیان کردووە بەس شتی باشتر هەبوایە بکرێت دوای 20 ساڵ تازە خەڵک ئەگیرێ بە بێتاوان ئازادکاران و ڕۆژنامەنووسان باسی چێستێکەکان کە واقعە کەچی سێرەکەی بە تۆمەتی چکا خرێنە دادگاوە و خەڵکانی کەش هەیە بە هەوەستی خۆیان سوڕێنەوە کەس نییە بڵێ ئێوە بۆ ئاوا یعنی من نازانم زۆر سپاس کاک سۆران. زۆر سپاس بۆ کاک سۆران لە سلێمانیەوە. یونس لە دهۆک فەرموو کاک یونس. بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە و چانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان دڵشاد لە ڕانیەوە فەرموو کاک دڵشاد. کاتت باش. زۆر سپاس کاک دڵشاد هەموو کاتێکت باش. بێزەحمەتواری بەردەوامەکە لەسەر چ کارشان؟ تایبەتە بە دادوەرەکانی هەرێمی کوردستان لە نێوان سربەخۆبوون و کاریگەری حەزبدا کاک دڵشاد. بەڵێ کاک دڵشاد من بەڕای عەفو کاک شوان نێم تێکچوون. من بەڕای خۆم دادوەرەکانی هەرێمی کوردستان تا ڕادی یەک سربەخۆ نین کە بتوانن ڕۆڵی دادوەری بجێڕنکە لە کوردستاندا. تێوەردانی دەستی حزبی کە ناتوان ڕۆڵی دادوەری ناتوانێت لە کوردستاندا کاریگەریەکانی بخاتە بەردەم مەحکەمەوە. بەڵێ. بۆ ئەوەی کە دادوەرەکان سربەخۆ بن و ڕای جیاوازی خۆیان وەرگرن لە ناو مەحکەمەکاندا بە ڕای دەستیوەردانی حزبی نەخەنە کاروبارێکی ناو مەحکەمەکانەوە. بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە ڕانیەوە. لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سۆران گەڵاڵی دەڵێت دادگا واتە حزب لەم هەرێمەدا چونکە تا ئێستا حزب دەسەڵاتی بەسەر هەموو داگرتووە. روها سەباح ئۆکەی دەڵێت گەر ئۆپۆزیسیۆن ڕاست دەکات و هەوڵی نێشتنی گەندەڵی و شەفافکردنی بودجە و هەتا دوایی دەدات ئەوە پێویست ناکات ئەم لاو ئەولا بکات بەڵکو پێویستە هەموو هەوڵێکی شڕ بکاتەوە تەنها بۆ سربەخۆبوون. هەروەها ئارام ئیتالیانەوە دەڵێت من پێم وایە دادوەری سربەخۆ لە یاخود دادوەری سربەخۆ لە هەرێم نابێت بەهۆی زاڵبوونی حزبایەتی لە هەرێمی کوردستان ئەو دادوەرانی کە دادەمەزرێن بە پشتگیری حزبی دادەمەزرێن بڵە پەیوەندیکی ترمان لەگەڵ دایان ماردین لە ڕانیەوە سڵاو لێبێ فەرموو. ماردین لە ڕانیا دیارە پەیوەندەکەی پچرا دەتوانێت پەیوەندی کاتەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. کازان علی دەڵێت دادوەری و دادگا لە هەرێمدا بوونی نییە چونکە هەمویان بە دەستی پارتە سیاسەکان بەڕێوە دەچن قەت نەمان بینی بەرپرسەکان کە هەر یەکەیان بە سەدان تاوانیان کردووە ڕۆژێک بچنە بەردەم دادگا. پێم وایە قسەکردن لە سەریشی شتێکی بێمانایە هۆشنگ برادۆستی دەڵێت تا ئێستا حزب کاریگەری تەواوی هەیە بەسەر دادگاکانی هەرێمدا ئەمەش لە ئەنجامی دوو ئیدارەیە کە دروست بووە. هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەحمەدخان چاربوتی دەڵێت دیارە تەنها دەستخۆشی کردوە سپاسی دەکەین. قادر ئەمیر دەڵێت لە قەزای خەبات پێم وایە دەبێت حزب کار لە ناو یاسا نەکات چونکە دەبێتە هۆی لە ناوچوونی کۆمەلگاوە دەبێت دادوەرەکان سربەخۆ بن و کاری خۆیان بە شێوەیەکی ڕاست بکەن. بەڵێ یونس لە دهۆکەوە فەرموو کاک یونس. یونس لە دهۆکەوە فەرموو کاک یونس. چۆنی کاک شووە؟ زۆر سپاس کاک یونس. باسی تەواریوانی ئەمڕۆز کە دەدرێت دەتوانین بە خۆی حیزبەکان. بەڵێ کاک یونس. بەڵێ ڕاستی حیزبەکان دەتوانن نەتوە بەچە حیزبەک ببیتن دەتوانین حیزبی لە حکومەت بیتن نەکە خۆتان بیتەکیانی تا حیزبەک بیت چێ حیزبی پارتی بیت یان دیکە بیت دەتوانن وەرگی حاکمەتان دەتوانین حکومەت بیتن حکومەت چۆ بە حکومەتی خوب بیتن حکومەتی خوب بپارێزن هەمووی بە یەک بە نەکە هەر بێژن ئەم حیزبە یان ئەمان ئەوە چییە؟ ئەوە چه فایدە بەمانە گەری بەخۆدە کاکشوان ئەمە حەز بکەن هەموو حیزبەکان ببن یەک حیزب ببن یەک دان ببن یەک ڕەنگ ئەوە چییە؟ هەر گاو هەر حیزبەکی هەر سزا نەفسا مەزبانیەکان چێ ئادێتن بەخۆ حەز بکەن هەمووی ببنە ئێک لیستە ئێک دەنگ
بتوانین ئەمە شێزێکی قوواتمان هەدیتن لەگەڵ دژمنان ئەوەتێ پێنج شێزە لە ناو کوردستان ئەوەتێ بەخۆدێ کەسێ ناگات هیچ ئەوە ئەمە کەیفی دژمن بە خودی ئینیکات شووان بەخۆیان کەیفی دژمن بە ئێمە دەیتن ئەمە ناخۆدا بەلاو دەبین زۆر سپاس بۆ کاناڵە ناسی بەڵە سپاس بۆ کاگیورس لە دهۆکەوە کاردینا لە ڕانیا زۆر سپاس کاکاردینە فەرموو بەڵە کاکاردین بەنامە لێ دەکەم مەڵای ئەمە لەلایەن دادگاکانەوە دادگا سەروەر نییە قەت بەڵێ بەڵە کاکاردین دادگا سەروەر نییە تەنیا سامن حزمێکم گیراوە بەڵێ لەلایەن مەنسوورێکی یەکێتیەوە حکمی ئەعدامی بە سزا سوڕێنراوە نابراو کە کارەکە بڵێن براو کە کارەکەی تۆفیان دەکرد بەڵام لەلایەن مەنسوورێکی یەکێتیەوە تەلەفۆنی بۆ دادگاکان کردو دەبێ ئەو حکمی ئەعدامی بە سزا سوڕێنرێت بەڵێ سپاس بۆ کاکاردین لە ڕانیە محەممەد لە شەمشەماڵەوە فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد فەرموو حەزم کرد لەسەر دادوەرەکان قسە بکەم بەعام بەڵێ فەرموو شارەکەم بەعام من ئەڵێم دادوەری بەڕێز پێش هەموو شتێکە بێجەریە بێ یعنی تۆ یان دادوەری مەکە یان جەری بۆ بڕیار بدا مەسەلەکە ئەوەش نییە حەزب ئەوەندە تەسیری هەبێت جاری وای هەیە دادوەر ئەوەندەی کەسێک یاخود کەسایەتیکی بابڵێن تایبەت تأثیری بەسەری هەیەوەی کە و مەسەلە ئەوە نییە بابڵێن الحەزب بەڵام ئەمە بۆ بە عیلاقەی شەخسی یعنی بۆ بۆی کە چەند برادێتی و چۆنی شەکانی بکە ئەمە خراپە بەڵام من باشە خۆ کاکە باڕۆژە لە ڕژوان دادوەرێک بۆ خۆی دەستە کار بکێشێتەوە بڵێ کاکە من ئەم بڕیارم دەرکرد بەڵام ئەم بڕیارە نیانێت جێبەجێ بکەم من ئیمانم بەوە نییە من ئەڵێم دادوەر ئەگەر بڵێ مەسەلەن تاسیری حزب و کەسم بەسەرێ منم خۆی لاوە دەزانی بۆ باخۆی بڕیار بدا کە بڕیاری دا پێی بڕیارەکەیان پیشکان باتە زەکار بکێشێتەوە خۆ پێم هەموو چەکەی هەرە بێ یعنی گە زیاد نەکا کەم ناکە بە حەقیقەت ئەگەر خانەنشینیش بێ پێمە بە هەمان موچە خانەنشینە بێت ئیتر بۆ یان بانێکە یان با بڕیارێکی جەری بدا من ئەڵێم دادوەر بوێر بێت بەڕاستی کاڵین جورەت یعنی بوێری ئەوەی کیانە بێ بانەیکە ئاجنا خۆی لاوازە من قەنەعەتم بۆ نییە بکێ بڕیارێ بدی جێبەجێ نەکرێ خۆی نایکە باش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی سەفا لە مێرگەسوورەوە باوکی سەفا لە مێرگەسوورەوە بەڵە دیارە پەیوەندەکەی ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەباح ئەوکەی دەڵێت گەر ئۆپۆسیۆن ڕاست دەکات و هەوڵی نێشتنی گەندەڵی و شەفافکردنی بودجە و تا دوایی دەدات ئەوە پێویست ناکات ئەم لاو ئەولا بکات بەڵکو پێویستە هەموو هەوڵێکی چ بکاتەوە تەنها بۆ سربەخۆبوونی دادگاکان بەڵێ پەیوەندی ترمە لەگەڵدایە سەنگەر لە هەولێرەوە زۆر سپاس کاک سەنگەر فەرموو تەوەرەکەتان دەربارەی چ بوو ئەگەر زەحمەت کاک سەنگەر تایبەتە بە دادوەرەکانی هەرێمی کوردستان لە نێوان کاریگەری حەزب و سربەخۆبوونیان لە بڕیارەکاندا بەڵێ لە کوردستان بەڕاستیدا بەڵێ دادگاکان سەروەر نییە بەڵێ کاک سەنگەر ئەم ڕەبایەکی زێرەوانێنە عەردەکەمە چوومە مەحکەمەیە لە گەریان ویستم دەریان کەمیان برێن شتێکم لەو بکەن هیچ شتێکیان نەکرد لەبەرەوەی تەداخلی دادگایان کرد بەبێ ئەوەی سەنەدەکانی دەرشێ سەنەدی عومرکەیت لە 15 کەسین برێن ئیفراز نەکرایە هەموو پێکەوەی لەگە مارە مامارە عایلەی خۆمان دادوەر بەبێ ئەوەی تەمەشاکەی چێ عومرکەیت لای کافێکسەر قەراری وێ دەستگۆتی بەبلۆ پێیا کرێ وەگری وتمە توێ شتێک لات نەکردەوە گوتی ناتاوە تەداخلیان کرد وەڕاستی بەس لەبەرەوەی برێن 2000 چمەکەی من گوتمە عومرکەم لێداژی کرایە ئەوە سەروەریە ئەوە یاسا سەروەر نییە بەڵێ ئەلامە بۆچکە بە عەمەل نییە سپاس بۆ کاک سەنگەر لە هەولێرەوە لیزا لە سلێمانی باش کاکسان زۆر سپاس لیزا خان بەڵێ لەسەر تۆری بەنامەکەتان کاکسان بەڵێ ڕاستیکە تەواوی کە سیاسیەکان و تەنانەت لە ناو کۆمەڵگاشە ئێستا نەتەنها دادوەرەکان
هەموو چاکێکی کۆمەڵگا یعنی کارێکی بێبستێژێ نەک هەر دادوەری بەڵکو گەر پۆستێکی هەبێ کەڵاوی کاری حیزبی خۆی ئەکا قەت ناتوانن لەم وڵاتەیە قەت نەدادگە و نەدادوەرەکان ناتوانن سەر بەخۆ بن لەبڕی ئێستا من بەش چاوترین نمونە ئێستا لایەنەکانی دادوەری نمونە یعنی حکمی ئەوە دەست بووتە ئەو کەسانی کە لە وڵاتانی حەقیقی باد دەکەن ئەوانە کە تەخەیان کرد ئەوانە یەقی چوار تاوەکو ئێستا نەتوانراوە بان بکرێنە بەردەمی دادگا بێگە دادوەرەکان بەڕاستی دادوەرن ئەکوانێ بۆچی یعنی بۆچی هەوڵ مایان ئەو کەسانە بێنە بەردەمی دادگا و دادوەرەکان بڕیارێکی دروستن بۆ ئەبێ لەم یعنی لەو کوردستان و لە ناو کووردا بۆ ئەبێ هەتایەک هەر حیزب دەستی یەکەم بێت لە هەموو شوێنەکانە دەستی باڵا لەگەڵ کەسانەوە بێن کە بۆ حیزبەکانی حیزبی سەرەکی کوردستان کار ئەکەن بۆچی هەوڵمان سەر بەخۆ بن بەتاخەوە خەڵک بۆ پێشەوە ڕوا بەڵام ئێمە هەر بۆ دواوە گەڕێنەوە. بەڵێ سپاس بۆ لیزاخان سلێمانی فواد لە کەرکووکەوە فەرموو کاک فواد. ئەو کاتەوە کاکۆنجیان زۆر سپاس کاک فواد فەرموو. ڕاگاکەمەش نەختی ئەومان یاساکمانە لە شاری کەرکوو ئەو گەنجەکان شارکە لەم ڕۆژانسنی بۆ تەعناتی بۆ فەرماندەی گشتی. بەڵێ. هنا فەرماندەی گشتی لێ 50 کەس هەمووشمان تەقدیم کردو لێ هەمووشمان دانا ئەو ما هەفتێکە جوابیان دانا وتیان وەرنەوە ئەوێ. دنیا ئەوتیان ئێوە وەرناگری وەرناگری کەرکوو چونەوە کەرکوو سەر کەرکوو دەبین بۆ تەعنات سەمانە لێن ماژی بستن وەرەقمان دەست بۆ تەعین دەکەین. ئەوە گەندانی ئەگەر من بستن وەرەقمان بۆ کوڕەشەی دەستومداوە لە بۆ تەعنە من بستن وەرەقا. بەڵێ. من نارم کەناڵەکان هەموو کەسێک جوێنێ لەو قسە هەموو بەرزەکانی چای کرد. بەڵێ سپاس بۆ کاک فواد لە کەرکووکەوە نیاز لە باڵەکیان. مامۆستاجان ئێوارە باش. زۆر سپاس کاک نیاز فەرموو. لە شارەی منتیزاوی دەزەری بالەشان لەگەڵتانە. خۆشحاڵین کاک نیاز فەرموو. خۆشی بەرنامەکەتان لێ دەکەن بەڕاستی بەنسبەت دادوەر و حاکمەکانی هەرێمی کوردستانەوە دەتوانن بڵێن دوو قسمن بەڵام قسمێکیان زۆر کەمترن لە قسمەکەی تریان. بەڵێ. دادوەرەکانمان بەژێری لەژێر کاریگەری حیزبەوەن ناڵێن دادوەری باشمان هەیە دادوەری باشمان هەیە و دادوەری چاونەترسمان هەیە و هیوای سەرکەوتن بۆ ئەو دادوەرانە دەخوازن کە چاونەترسن و زێرن و چۆن دادگەریانەیە ئەو هاوڕیارەکانیان دەدەن بەڵام بەداخەوە زۆر بێ دادوەرەکانمان نازانم ئەو دادوەرانە ئەگەر لە خودداش نەترسێن هەردا لە ئاهی خەڵک بترسێن هەندێک بڕیار دەدەن لە بەرژەوەندی حیزبیان لە بەرژەوەندی هەندێک کەسە هیوادارم ئەو دادوەرانە گوێ لە قسەی ئەو خەڵکە بگرن و بڕیارەکانیان زۆر بە دادگەرانە بێ و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم بە هیچ شێوەیەک لە زێر شێکی حیزب بڕیار نەدەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە کەلارەوە. سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو. مەرحەبا کاک ئەحمەد فەرموو. مەرحەبا براکەم. زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو. باشی حاڵ باشە؟ زۆر سپاس دەکەم. وڵی گەرەکمە یەک سوال دەربارەی ئەم حەمکاوڵاتیەوە سوالی لێکرد. بەڵێ. باشە بە لە چی ڕازی لەمانە یەک چ ڕازی بن؟ بەڵێ کاک ئەحمەد. باشە لە دادگا ڕازی نین لە حکومەت ڕازی نین ئەی لە چی ڕازی؟ بەڵێ. ئەی لیزەخانی ساقەیەژێ شەرت لە من لەو لیزەخانمەدە ئێمان لە حیاتی ئەدیان خێری و حکومەتان نەنەوە. بەڵێ کاک ئەحمەد. باشتر سپاس کاکەجان. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە سلێمانیەوە فەرموو کاک سیروان. کاکە بەنسبەت دادگاکانەوە من دەستخۆشی و بەرنامە و لێکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی وەڵام بۆ کاک ئەحمەدا چونکی بەڕاستی ئەگەر خۆی بزانێ سەرۆکی دادگای تاوانەکانی کەرکووک لە کەلار ئەگەر کاک ئەحمەد گوێ لێ بێ برایەکی خۆی بە پاڵبەچی و موادی مخەدرەوە گیراوە و ڕەوانەی دەرێ کردو خەڵکی لەسەر جووتێک واتر 5 ساڵ حکم داوە. بەڕاستەکەی ئەوەی کاک ئەحمەد لە گەرمیان ئەوەی ناوی یاسا بێ یاسا ئەسڵە بوونی نییە. بەڕاستی ئەوەی لە گەرمیانە حکمێکی بەعسی هەتا سەری ئەسقام بەعسی حکمەکات. کابرایەکی شێت و کابرایەکی کۆتربات دادوەرە لە گەرمیان. کاک سیروان با بەو زمانە قسە نەکەین بەرامبەر بە هیچ کەسێت کایە دەتوانین ڕەخنە بگرێت دەتوانین قسە بکەین بەڵام با ناوی کەس نێنی وە پۆستی کەسیش باس نەکەین کە چۆن بەکاری دێنێت بەبێ ئەوەی ناو بێنین قسە بکەین لەسەر بابەتەکە کاک سیروان. تکایە
بۆی تەشیر نەکەین بە کەس مەسەلەی دادگاکان من بەڕاستی زیاتر لەسەر گەرمیا تەشیر ناکەین ئەوەی لە گەرمێ دەکرێ بەڕاستی لەی شوێن ناکرێ لە مەڕاستی ئێستا بەندیخانی ماسکە سەلام گەڕێی تەماشاکەی کۆمەڵە گەنجی فەقیر و فقەرا بە مادەی تیرۆر و کە ئەسڵ نازانێت تیرۆرە چییە بەڵە بەڕاستی کۆمەڵە هین موادی مخەدەر کە کردوانە ناو گرستانیانەوە ئەو دادوەرادا کە بڵێن لەگە دانیشتون وەکو کۆنتڕۆڵ بەدەستی بەرپرسانی حزبیەوە تەماشاکی ئەڵێ ئەو لە حکومەتی بۆ بڕاتەوە من کەسم پێشێک دێ کەوا جێت نەبێت کە جۆ لێ ئەنجومەنی دادوەری لە گەرمای گوێ لێ بێت خەڵگەی حکم دراوە ساڵە پێش حکومەکە ئەندامێکی شوێن لایەکانی دەسەڵات تەلەفۆنی بۆ کردو حکومەکەی بۆ دیاری کردووە تێدی 4 ساڵە هەمان دوای ساڵە دوای 2 ساڵ چۆتە بەردەم دادگا هەر هەمان کە 2 ساڵ یا 3 ساڵ یا 4 ساڵی داوا بەسەریا بەڕاستی ئەو دادگایانە کۆمەڵێ بانگێکی مافیا ئەیزوڵێنە ئەسڵەن لە دادگا هەیە حزب ئەو کەسەی کە ئەلە حزب دەبێغە بەڕاستی کەسە فاکتەکەی ناو حزب بەڵێ کاک سیروان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکەت ئەڤین لە هەولێرەوە فەرموو ئەڤین خان بەڵێ ئێوارە باش زۆر سپاس ئەڤین خان فەرموو بەڵێ دەستخۆشی بۆ تاوەڕێکت برای بەڕێز زۆر سپاس دەکەم ڕاستی سەبارەت دادگای کوردستان هەرێما کوردستانی دادگا سەروەرە یاسا سەروەرە برای بەڕێز ئەو کەسانێ لە دادگای کار دەکەن سون بە خودای مەزن سون بە قورئانە خوندووەک و نەخیانەت پێدەکردنێ ڕازگوانە دادگا خۆ سەر بێخن و سەروەر بیتن و چ سەر بە حیزبانێ و سەر بە خزم خزمانیش نییە دادگا سەروەرە نە خزم کار دێت و نە حیزبا پارتی و ئێکێتیژی کار دێ ئەگە ئۆپۆزیسیۆن ڕاست بگەبن بلا جارێکی پشتیوان هەرێما کوردستانی دیار بیتن چاک سیاسیان وان دیار بیتن بلا بەسە خەلکی بکوشتن و هان بگەن خەلکی کوردستانی ئەوە ماوەیەکە هاتیتە سەر ڕێگەکە خۆشی و ژیانەکە خۆش و ئازادانە بلا بەسن هان بدەن ئۆپۆزیسیۆن تایبەتی بزیتنەوە گۆڕان نەخۆی هێشتا یەکردو باشترە لە بزیتنەوە گۆڕانێک و ڕاست بکرد بلا بێت دادگا سەروەرە و بتی کار بکرد دادگایدا و دادگاکە گەلەکە ئازادانە و سەروەرانە و ڕێکوپێکە و نە حیزب حیزبانەیە سلێمانی بی پس ئەبرۆ هەورێ دانیشتمە دێشێن بمە سلێمانی دادگا بۆ من کار بکردن خزمێ منە دێشێ سەروەرانە کار بکرد سلێمانی بێتە هەولێری هەروەت کار بکرد خزمانێ نیە یەک و دژنان ئاسندرای من حیزب حیزبانێ نیە بەڵێ ئەڤین خان لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە سپاس بۆ پەیوەندەکەت ڕێباز لە خەباتەوە فەرموو کاک ڕێباز باش زۆر سپاس کاک ڕێباز باش یاحواڵ زۆر سپاس دەکەم بەڵێ بەنسبەت بەرنامەکەت دەستخۆش لێ دەکەم زۆر سپاس دەکەم وەڵای من دەڵێم دادگاکان هیچ سەروەر نینە لە کوردستان لەبەرەوە یەک بەخۆ لەو قەزیانە ئەمن دزی پێکرایە قەزیەکەشم لەم سەباتە دزەکە دەزانم چێ پارەی دزیمە پارەم لێ دزایە کابرا گیرا یەک ڕۆژ بە کەفالە بەربووە یعنی تەنها 2 سەعات گیرە بە کەفالە ئازاد بووە بێەوەی حەقم لێ بگیرێتەوە یان هیچ یەکتەر کابرا ئازاد بووە ئێوە ڕۆژ دوو عەریزەم دارێ ئەگەر حاکم هەربیشی بینم بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕێباز لە خەباتەوە کە دوا پەیوەندیمان بۆ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سروشت ئەسمەر دەڵێت بەڕای من دادگاکان هیچ سربەخۆ نین تاک و دادگاکان سربەخۆ نەبن گەندەڵی و تاوان ڕوو لە زیادبوونە بۆیە لە بری دادگا حزب حکم دەدات و نازانم بۆچی تاوەکو ئێستا حکوومەت کارێکی جددی بۆ ئەم کارە ناکات بەڕاستی لە چی دادگاکانی گەرمیان حزب سزا دەردەکات ئایا بۆچی ئۆپۆزیسیۆن بێدەنگە ئەگەر ڕاست دەکەن بە لە مەشیانە بێدەنگ نەبن سپاس بۆ خوێنەوەی سەرنجەکەم زۆر سپاس بۆ سروش ئەسمەر بەڕێزان سپێنێ لە تەوری تری بەنامەکەی خۆتان لەگەڵتان دەبین هەمیشە لە خۆشیدا بن.